کۆبوونەوەکە دەتوانین بڵێن کۆبوونەوەیەکی ئاساییە. یەکەم جار نیە جەنابی وەزیری تەندروستی لەگەڵ بەڕێزان لە لێژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. ژێرخانی تەندروستی لە هەرێمی کوردستان دۆخی کۆڕۆنا کە گرنگە، ئەمانە گرنگترین پاسخواسەکانی کۆبوونەوەی ئەمڕۆی وەزیری تەندروستی و بەڕێزان لە پەرلەمانی کوردستان دەبێتن. ئێستاش وەکو جەنابتان دەزانن ژێرخانی تەندروستی و دۆخی کۆڕۆنا و کە باس و خواسی لێ دەکرێ و هەماهەنگی و پاڵپشتی ئەندامە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستان زۆر گرنگە. یەکەم جاریش نییە ئەو پاڵپشتیار هەیە و هەماهەنگیشەر هەیە، چونکە دۆخەکە پێویستی بە هاوکاری هەموو لایەکە. ئێستا دۆخی کۆڕۆنا گەیشتۆتە چ قۆناغێک و وەزارەتی تەندروستی چی بە باش دەزانێت بۆی بتوانێت ڕێگە لە تەشەنە نەکردنی بێت؟ ئێمە ئەوەی لەسەرمانەوە کە وەزارەتی تەندروستی لەو پلانانەی کە هەمانە مثلەن لەو ڕێنمایانەی کە دەدەین چونکە جیهازی تر هەیە کە پێیوەستە بە جێبەجێکردنی ڕێنمایەکان کە دەردەچێت لە وەزارەتی تەندروستی، تاوەکو ئێستا دەتوانم بڵێم لەو چەند ڕۆژەی ئەخیری تا ڕادەیەک دۆخەکە باشترە لە ڕووی ژمارەی تۆمارکراون و توشبوانی ڕۆژانە بە کۆڕۆنا. داخستنی چەند شوێنێک کە پێویست نەبوو، مثلەن داخستنی قوتابخانەکان، توندکردنی ڕێنمایە تەندروستیەکان، هەڵمەتی هۆشاری تەندروستی هۆشاری نیشتیمانی کە لەلایەن خۆمانەوە وەکو وەزارەتی تەندروستی لەگەڵ بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمانە هەمووی کاریگەر بوون، ینی هۆکار بوون لە بۆ هێورکردنەوەی دۆخەکە تا ڕادەیەک. بەڵام پشتێکردنەوە لەوەی کە دۆخەکە بەرەو باشی دەڕواتن و ئێمە ئەو هافکردکەینەوە بەڕاستی ئێمە دەگەینەوە خاڵی سفر لە داواکاریمان هەیە لە هاوڵاتیان کە پاڵپشت بن لەم پرۆسە گرنگە و ئێستش وەکو جەنابتان دەزانن کۆبوونەوەکە بەردەوامە. ئەو خاڵانەی کە باسم کرد ڕەوشی تەندروستی هەرێمی کوردستان پێ تێپەڕ دەبێت، هەموو ئەوانە قسەی لەسەر دەکرێت. ئەندامە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستان بەردەوام لە هەماهەنگی و لە پاڵپشتی بوونێت بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان. خاڵەکانی خۆڕێنمایەکانی خۆیان یاخود ملاحەزاتەکانیان دەدێتە بەردەم بەڕێزان لە وەزارەتی تەندروستی. گفتوگۆیەکی تێر و تەسە لەسەر ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان دەکرێت. پاش کۆبوونەوەکەش ینی ڕاگەیەندراو دەبێتە سەبارەت بە گرنگترین ئەو خاڵانەی کە تەرکیزی لەسەر کرا لە کۆبوونەوەکە.